لە 92 ئەمە یەکەم جارە کە یەکێتی نیشتیمانی کوردستان بتوانێت لە پیرەمەگرونە سەروی هەموو ئەوە لایەنەکانی تر دەنگ بێنێت و هەروەها پیرۆزبایی ئەم کۆمیتەیەشیان لێ ئەەکەم من جارەکەی تر کە هاتم ناومێدی و خەم و خەفەت بە چاوی تاک بە تاکی کادران و ئەندامانی یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵقی شارەکەشەوە دیار شارۆچکەکەشەوە دیار بوو و ئەوەش خەمی خستە دڵی هەر هەمومانەوە من لێرەوە دەستخۆشی لە کۆمیتەی پیرەمەگرونەکەم کە ئەوان بەڵێنەکەی خۆیانیان هێنایەدی و لە ماوەیەکی کورتە ئەم کۆمیتەیان نەوژەنگ کردەوە هەروەکو لە ژووریشەوە باسم کرد من بەڵێنەکەی خۆمم هێنایەدی کۆمیتەی پیرەمەگرون بەڵێنەکەی خۆی هێنایەدی جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵێنەکەی کەدا بووی بە مامی گەورەمان و بە خوێنی شەهیدان و بە کەسوکاری سەربەرزی شەهیدان هەمومان کۆڵان بە کۆڵان کۆچە بە کۆچە گەڕاین و دەرگا بە دەرگا ئەو دەنگانەمان بەدەست هێنایەوە یەکێتیمان جارێکی تر بەرز کردەوە من لێرەوە داوا لە مەکتەبی سیاسی و سەرکردایەتی ئەەکەم کە ئەوانیش بەڵێنەکەی خۆیان بێن نەدی و ڕۆژی بەستنی کۆنگرە دەستنیشان بکەن کە ئەوەش داوایەکی حەقە و بەڵێنێکە کە بە هەر هەمومانیان داوە ئەوان وتویانە نوێ ئەبینەوە نوێ بوونەوەش بە پینە و پەڕۆ و بە پلێنیەم و بۆ شتانە ناکرێتن خەڵق جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕوانی ئەو بەڵێنەیە و هیوادارم کە ئەم جارە دڵی جەماوەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو خەڵقە دڵسۆزەی پیرەمەگرون و سەرداسەری کوردستان نشکێنن من وەکو کوڕە شەهیدێک وەکو بنەماڵی شەهیدی فەرماندا حەمامی سووسەکۆنی لێرە و پیرۆزبایی خۆم بۆ یادی دامەزرانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ هەموو کەسوکاری شەهیدان پێشمەرگە قارەمانەکان ئەندامان و دۆستان و لایەنگرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕادەگەێنم لێرەوە سوپاسی دام و دەستگاکانی حکوومەت دەکەین سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و سوپاسی سەرکردەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەین لێرەوە درود دەنێرین بۆ گیانی پاچی ڕابەر و سەرکردەمان جەنابی مامجەلال سوپاس بۆ یەکێتی و بۆ سەرکردەکانی کە ئەمڕۆ لێرە خەمخۆرانە هەستان بە ناونانی شەقامێک بە ناوی شەهیدی فەرماندە حەمامی سووسەکۆنیەوە ئێمە ژۆک بنەماڵی شەهیدان ئەم بەسەرکردنەوەیمان دیارە پێخۆشەوە هەمیشە وای دەخوێنینەوە کە ئەمە لێپرسینەوە بێ لە کەسوکاری شەهیدان و گرنگیدان بێ بە کەسوکاری شەهیدان و لێرەشەوە بەڵێن بۆ یەکێتی و بۆ ڕێبازی جەنابی مامجەلال و بۆ ڕێبازی کوردایەتی دووپات دەکەینەوە کە هەمیشە درێژە پێدەری ڕێبازی شەهیدەکانمان بین و کۆڵ نەدەین.